سڵاوتان لەبێت لەبارەی پرسە ژینگەیەکانەوە دەدوێن و بۆچوونی هاوڵاتیان وەردەگرین. لە تەواوی جیهاندا کێشە ژینگەیەکان سەری هەڵداوە کە پیسبوونی ژینگە بۆتە هۆکاری ئەوەی تەندروستی مرۆڤەکان بەرەو خراپتر بچێت و ئەم کێشە ژینگەیە هەرێمی کوردستانیشی گرتووەتەوە کە تێکچوونە ژینگەیەکان بۆتە هۆکاری وشکە ساڵی و بیابانبوونی ناوچەکە. هەروەها دەستی دەرەکی و ناخۆی هۆکاری سەرەکین بۆ تێکچوونی ژینگە. دەبیندرێت لە ناوچە سنووریەکانە دەسەڵاتداران و داگیرکەرانی دراوسێ بوونەتە هۆکار بۆ تێکچوونی ژینگە و بڕینەوەی دارەکان و لە ناوخۆدا بۆ ڕازیکردنی سیستمی سەرمایەداری دەسەڵاتداران شاخەکان دەبڕن و دارەکان بۆ پرۆژەی بیناسازی بەکاردەهێنن و ئەم کاریگەریانە لە چەند ساڵی داهاتوودا لەسەر مرۆڤەکان دروست دەکات و تێکچوونی تەندروستی و تێکچوونی ژینگەیی زیاتری لێ دەکەوێتەوە. وەک دەبیندرێت لە شاری سلێمانی بۆ بنیادنانی پرۆژە نیشتەجێبوونەکان لە شاخی گۆیژەدا چەندین دار بڕاونەتەوە و ئەمەش بۆتە هۆی تێکچوونی دیموگرافیای ناوچەکە. بۆ ئەم بابەتە ژنان دەدوێنین تا بزانین بیرروڕایان لەسەر تێکچوونی ژینگە و هۆکارەکانی چییە. خاتونکیان سڵاوتان لەبێت خۆتان بنەش. سڵاو لە ئێوەش بێ لە شتان ساغێ. زۆر سپاس. خاتونکیان ئایا بە تێکدانی ژینگە لە ڕێگەی دروستکردنی باڵەخانەکان و لە ڕێگەی بڕینی دارەکانەوە و بڕینی شاخەکان ئایا چ زیانێک بە سروشت و بە ژینگەی باشووری کوردستان دەگەێنێت؟ لەو ڕۆنگە زیان زۆر ئەگەیەنێ هەم بە مرۆڤ تەنانەت بە باڵندەکانیش. بە باڵندەکان زیاتر ئەگە بڵێم بۆ مرۆڤ زیاتر هەیە بۆ ما باڵندەکانیش دوو ئەوەندە هەیە چکەم ئەوان جێگیان ئەوەیە خۆراکیان ئەوەیە یعنی ڕێگەی هاتوچۆ یعنی حەسانەوەی ئەوانی شەر ئەوەیە بەدەر لەوەش بۆ مرۆڤەکانیش یعنی بۆ ژینگەش ئەو دارانەی کە ڕواوە لەوێ هەم بۆ دیمەنی جوانی بۆ مەنزەری بۆ شاخەکان هەیە بۆ شارەکەمان هەیە لەلایانی کەشەوە بۆ ژینگە بۆ هەوا و بۆ ئۆکسسیجین هەڵمژین زۆر شیاوە بەس ئێستا ئەوەگەر بن بڕەکرێ بەڕاستی زۆر ناخۆشە بۆ شارەکە هەم بۆ سروشتی شارەکە هەم بۆ ئۆکسسیجین بۆ کەسەکان هەم بۆ باڵندەکان هەم بۆ جوانی کوردستان بەڕاستی زۆر تەئسیرەکات ئەو باڵەخانانی کە دروستەکرێ زۆر تەئسیر لەسەر ژینگە ئەکرێت. زۆر باش هەتا ڕۆژ بە ڕۆژ ئەو ڕۆژ بە ڕۆژیژە باڵەخانەنە بەرەو زیاد بوون ئەچێ یعنی ئەوەنەش بەرز بێتەوە ئەتوانم بڵم تیشکی خۆرەکەشی گرتووە ینی زۆر بەرز ینی ئەوە کرێت نازانم کەسێکیش نییە بڵێم ینی ڕێگری لەوە ناکرێ نازانم بڕوا ناکەم ڕێگری لەوە بکرێت. ئایا هۆکاری ڕێگری نەکردنەکە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ ئێمە ئەبینین کە بەردەوام ژینگە لە ناو ئەبرێت لە ڕێگەی سیستمی سەرمایەداریەوە. ئایا هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە کە ڕێگریەکان نابیندرێت؟ ڕێگری نەکردنەکە ئەگەڕێتەوە بۆ لایانی پەیوەندیدار پێم وا بێ بۆ حکومەت و بۆ لایانی پەیوەندیدارە ینی لەوا چێت تۆ ڕای خۆت بڵێ ینی خەڵکەکەش ڕای خۆی بڕێ ئایا ئەو ڕایە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە کێشەکەمان ئەوەیە کێش ئەوەی بچێتە بواری جێبەجێکردنەوە بنەبڕ کرێ بەس مستەحیلەوە بنەبڕ کرێ هیواداریشم لەوە زیاتر ئەو درەختانە نەبڕدرێتەوە و ژینگەی کوردستان تێک نەچێت بە بۆنەی باڵەخانەکانەوە بە بۆنەی قازانج و دەستکەوتی خۆیانەوە. سڵاوتان لەبێت خاتونکیان خۆت بناسیێنیت و بەچی بناسیێنین؟ بەڵێ سڵاو لە بەڕێزیش بیانیتان باش من ناوم کۆچەرە و مامۆستام لە قوتابخانەی ژاڵی سەر و مامۆستا ئینگلیزی کۆچەر محەممەد ڕەشید. مامۆستاکیان ئێمە ئەزانین کە لە هەرێمی کوردستاندا و لە باشووری کوردستان لە سنوورەکانی باشووردا بڕینەوەی دارەکانمان هەیە و هەروەها لە ناوخۆی هەرێمی کوردستانیشدا تێکدانی ژینگەمان هەیە بۆ سیستمی سەرمایەداری. ئایا کاتێک باز لە پاکی ژینگە دەکرێت تا چەند هەست بە دڵنیایی دەکەن لە ناوچەکەدا؟ ئایا پاکی ژینگە لە چ ڕادەیەکدایە بۆ ئێوە؟ بەڵێ بەخێربیان سەر چاوم وڵای خۆ دەزانی ئەمە سنووری هەرێمێکی سنوورەکانمان کە گەمارۆ دراوە لە هەموو لایەکەوە چەندە یعنی دژمنی دەرەکیمان زۆرە ئەگەر خۆشمان نەبین خەڵک هەوڵەیە لە دەوروبەرمانە زیان بە سنوورەکەمان بگەینە کە بینیمان ساڵانی پێشوو داربڕین لە دەوروبەری سنوورەکانە چۆن بوو بۆ ناوخۆی خۆشمان
ڕاستی داربڕین هەیە بۆنەی بێنەوتی نەدانینەوت بە هەموو خاوڵاتیان بۆ عنیوەکو یەک لە ناو شار لە سنوورەکانە یا لە سنوورەکان بە ڕێژێکی ئەوەی کە پێویستیان پێێتی بۆ یا بۆ ئەوەی کە وەکو باست کرد باسی ئەوەی کە بڕێتەوە کرێ بە بینایە ئەکرێ بە کۆشک و هینی بەرز بۆ نیشتە جێبوون بەڵام ئەمانە شتێکی باشە بۆ وڵات بەرە پێش برێ لە ڕووی بنیاتنان و هەر شتێکەوە بەڵام ژینگە نەکرێتە قوربانی لەو بینەیە بۆیە یعنی لەسەر حکوومەت یا لەسەر شارەوانەکان یا لەسەر هاوڵاتیان خوان هەمووی شار بکرێتەوە کە بەرامبەر ئەوانەیە پێویستمان بە ئەوەیە کە هەم لە ڕووی حکوومەتەوە کە دامینکردنی نەوت و سوتەمەنی و گەرمکەرەوەی بۆ ئاسانکاری گەرمکەرەوەی بۆ هاوڵاتیان و هاوڵاتیانشی وەشار بکرێنە کە ژینگە لە زۆر شت گرنگترە ڕۆژە ژینگە لە دەستبەی نایەتەوە بە ئاسانی بەڵام ژینگە لە زۆر شت گرنگترە حکوومەت دەتوانێت هاوکار بێ لەوەیە کە بیکا بە ئیجباری هەموو ماڵێدار بنێژێ ئەو شوێنانی کە بینای بەرزیان هەیە توانن بۆ ڕێژێکیان بۆ دیاریکە سەوزایی تیابێ خزمەت بکرێن هەیە زۆر کراوە خزمەت نەکراوە وشک بووە تر بەو شەوەی ئەتوانێت لە پای ئەوەی کە لە دەستی دێن یعنی بۆ مەسافە لە دەست دێن بۆ بینایەک لە پەنای قەرەبوویەک بکرێتەوە بە ئاشتنی دەوروبەرێکی دار ڕێژێکی سەوزایی تایە بەڕێ باشە تا چەند ئێمە زین ژینگەمان پیس بووە هەم لە ڕێگەی پیسی سەر جادەکانەوە بێت یاخود لە ڕێگەی پیسی بەهۆی سووتانەوە بێت تا چەندێک هەست بە تەندروستی ئەکەن ینی نەخۆشیەکان زۆر بوون هەمووی ئەگەڕێتەوە پیسبوونی ژینگە ئایا تا چەند لە هەرێمی کوردستانە هەست بە تەندروستی ئەکرێت لە ڕووی ژینگەوە بەڵێ دەست خۆش بێ بەڕاستی هەست ناکرێت ئەگەر لێکی بینەوە لەگەڵ وڵاتانی دراوسییانە ئەوانەی کە تەبعا لە تەلەڤیزیۆنە ئەمین وڵاتانی پێشکەوتو هیچ ئەمنیەتێکی ژینگەیمان نییە لێرەیە چونکە بۆ نمونە لە ڕووی هەر لە ناو بازاڕێکەوە بیگرە هەتاکو بۆ لادیەکان سەرجادەکانی بینی شارەکان هەموو شوێنەکان تەنان سەیرانگاکان لە ڕووی پیسکردنی ژینگە شەوتان هاوڵاتیان یعنی هیچ وەشیاری ژینگەیان نیە چه هاوڵاتیان بۆنە چ حکوومەت لە ڕووی ئەرکە گەورەکەی خۆی تا هاوڵاتیان لە ڕووی ئەرکە بچووکەی خۆی ئەوەی کە ئاگاداری بچووکترین شت بێ کە ژینگە پیسنەکە هیچ وەشیارێکیەوە نییە و بێباکی حکوومەتی شوای کردووە یعنی ها گوێی پێنەدان بە ژینگەوای کردووە کە خەڵکی شەونە گوێی لێ نەبێ کە شتەکە لەسەرەوە یعنی ڕێ بۆ خۆشکرا لە خوارەوەش خەڵکەکە گوێی پێنادە بەڵام چۆن بۆ نەبووە تابلۆیەکی دوکان غەرامە وەرەگرن بۆ هەموو شتێ غەرام ئەگەر لە پای ئەوە بۆ پاکوخانێکی ناو بازاڕ یا بۆ سووتاندن یا بۆ شکانەوەی دارێکی چاڕ یا بۆ هەریشێکی لەوانێ غەرامێکی بچووک بێ سزایەک بێ بەبێ جیاوازی هەموو بگرێتەوە پێم وابێ خەڵ ینی لەگەڵیشە هۆشیارکردنەوە بدرێ پێم وابێ کاریگەری زۆر باشی هەیە لەسەر ژینگە. سڵاوتان لەبێت خۆتان بناسن. سڵاو من ناوم لیایە و خوێندکاری ناوەندیم. ئایا لە باشووری کوردستانە توانراوە ژینگەیەکی پاک و سەلامەت بۆ هاوڵاتیانەکەی دەستەبەر بکرێت و ئایا پێویستە ئەگەر بنیاد نەندراوە پێویستە چڕەکارێک بگیرێتە بەر بۆ بنیادنانی ژینگەیەکی تەندروست بۆ هاوڵاتیان و بۆ جیلی داهاتوو؟ وڵی بەڕای من بەگشتی نەخێر ئەوە تا هەر لە بازاڕەکەوە بینین هەر چەندین شوێنیاندانا بۆ خاشاکە بەڵام هەر بەگشتی کەسەکانی ئەم ناوچەیە گرنگی بەوە نایەن ئەوە تا بینی لێرە چەناشتیان فڕیاوە اینجاوەکوم هەر با بگەینە ئەوەی کە چۆن بڵین داروشت ئەبڕنەوە بۆ دروستکردنی شوێنی تازە ئەمە لە لایەکی ترۆ هەم ژینگە ناپارێزێ و هەروە ئەم شتانی بنیادێنێن تەبعەن خاشاک و گاز و سوتەمەنی وشت بەکارێنن ئەمە لایەکی تریشەرە بێتە پیسبوونی ژینگە بەگشتی بەڕای من نەخێر و پێم باشترە هاوڵاتیانی ئەم ناوچەیەش زیاتر وەک بەرپرسیایەتی بیزانن کە پاکی ئەم ناوچەیە پارێزن ئەو خۆڵ و خاشاکەی هیانە لە شوێنی خۆی داینێن اینجا و کومبڕینەوەی دارەکان بەگشتی کەم بێ ئەو دارانەی وشکە ئاسایە بەڵام نەک هەنێدار بۆ چۆن بڵێ دروستکردنی پرۆژەی زیاتر. ئایا ئێمە ئەبینین لە باشووری کوردستانە وەکو بینیمان پرۆژەکانی چیای گۆیژە هەبوو بردرانەوە کە ئەمە زیان و زەرەرێکی زۆری بۆ سەر ژینگە هەیە و هەروەها لە ناوچە سنووریەکاندا
بەهۆی دەستی سیاسیەوە لە ناوچەکەدا دارەکان دەبڕدرێنەوە بۆ کاری بازرگانی بەکارهێنرێن کە ئەمە شێوازی جوگرافیاکەی لە ناو ئەباد و کاریگەری ژینگەی هەیەەوە کاریگەری تەندروستی بۆ سەر مرۆڤەکان دروست ئەکات ئایا چ ڕێکارێک بگیرێت سەبەر بۆ ئەم بابەت وڵای بەلای من خۆمانەبین چەند دەشت و دۆڵ لەم ناو هەیە ئەگەری هەیە شوێنی جوگرافیەکەی باش نەبێ بەڵام ئەگەر شتەکە زۆر زەڕوور نەبێ هەست ناکەم پێویست بێ ئەم چۆن بڵێ ئەم دارانە بڕدرێن بۆی باچی ئەوە بەیە. سڵاوتان لەبێت خاتونگیان ئەتوان خۆتان بناسێنن ساڵەتوگیانەکەم هۆنیار حەمامین و پیشەم پارێزەرە زۆر باشە خاتونگیان لە ئێستادا وەکو ژنێک ئایا ژینگەی هەرێمی کوردستان چۆن دەبینیت و هەروەها ئەو هۆکارانە چین کە ژینگەی هەرێمی کوردستانی پێشێوێنراوە بەڵێ لە ڕاستیە 2 ساڵە ژینگە بەرەو خراپی ئەڕات هەم لە ڕووی سەوزایی هەم لە ڕووی بارانبارین و شکە ساڵیەوە ئەم شتانە ژەگەڕێتەوە بۆ کۆمەڵێک هۆکار لەوانە پیسبوونی ژینگە بە ڕادەیەکی زۆر کە لە ڕووی بەکارهێنانی پلاستیکی لە ڕووی بڕینی دارەکان هەروەها ئەو هۆکارانی مادیانی کە چۆنەڵیت پرۆژەکان بیر لە ژینگە و بیر لە کۆمەڵێکشت ناکەنەوە کە وا ئەکات کەشوهەوا بە ڕادەیەکی زۆر پیس بێت و یەکێک لەوانە سووتانی دارەکان کە لە سنووری باشووری کوردستان هەیە بڕینیان بردینیان بۆ وڵاتانی دەرەوە و لە ناو خۆشمانە دروستکردنی و پرۆژانین کە لە شوێنانە دروستەکرێن کە بۆ ژینگەی کوردستان و بەتایبەت سلێمانی زۆر پێویستە.